کە سوودی بە یا کەس دەناسن کە بەو ئامانجە ژیانی هاوبەشیکەی دەست پێ کرد بێ کە بڵا بێ ماوەیەک کێشە و هەڵایەکی زۆر و ناخۆشی زۆر و تاڵی زۆر یەکجیا دەبینەوە بێگومان هەمووتان دەڵەن نا هەموو ئینسانێک هەموو مرۆڤێک بۆ هیوایە بە ژیانی هاوبەشی دەست پێ دەکا و بە خۆشەویستیشەوە دەستی پێ دەکا کە دەهەیە بە درێژایی عمرێک لە پەنایتری بحەسێنەوە پەس ئەگەرەوە ئامانجی هەمومانە ئەدی بۆچی زۆر کات پەیوەندیەکان بە جودایی دەچێشرێ بە کێشە و ناخۆشی دەکێشرێ و بە تاڵی خلاص دەبێ ئەگەر پرسیاری تۆشە بەڕێزم لەگەڵمان بە تا ئاخری ئەو ڤیدۆیە سەیری کە بە وەڵامی خۆت وەرگرە. سیمەنی پەریزەنم وەک دەروناس بە کارناس لە خزمەت و داهام تا ئەو خاڵانەی کە هەست دەکەم دەتوانێت پەیوەندیکانمان خۆشتر کا بنەماڵەکەمان تەواڕەباتر کا پێی ئیشارە بکەم و ئەنگۆش بتوانن چیژ و کەڵکی لێوەرگرن. خۆشەویستان، هەرو جورێک کاڤڵی قسەکان باسم کرد بێگومان هیچ کەس بەو ئامانجەوە ژیانی هاوبەشی دەست پێ ناکا کە بڵا ئەمنەوە نیەتی لێ دێنم ژیانی هاوبەشی دەست پێ دەکەم شەڕ و هەڵایەکی زۆر ساز دەکەم ناخۆشیێکی زۆر ساز دەکەم و دوایش بە ناخۆشی لێک هەڵدەبڕین. نا هەمومان پێمان خۆشە بە ئامانجمانەوەیە بۆیش ئەوەندە بێر لەوەی کە ئیزدواجەکەمان بکەین و زواجەکەمان دەست پێ بکەین زۆر بە وردی دەگەڕین زۆر بە حەساسیەت و سرنجدان حەول دەدەین کە باشترینەکان بۆ خۆمان هەڵبژێرین و کات دادنین کە بزانمە من چێم چه شخصیەتێک بابەتی منە چ کەسایەتێک دەتوانێت خێزانی من بێ و ژیانی هاوبەشیمان دەست پێ دەکەین. پس بۆچی دوای ئاوای لێ دێ بۆ زۆربەی ژیانە هاوبەشیکان دەبێتە تاڵی سووری بێوفایی تێدا دەکرێت هەتا ئەمە ژیانی هاوبەشی هەیەکمان هەیە کە بەداخەوە ناکانە هەتا ساڵێک یا ئەوانەی کە بە درێژای عمرێک پێکەوە ژیان دەکەن زۆر لە مێژە پێکەوە فقط بوونەتە ڕەفیق بۆ کاشکار بە ڕەفیق مەبن زۆریان وەک دوژمنان پێکەوە ژیانی هاوبەشیەکانی دامە دەدەن. چ هەڵس و کەوتێک باعسی ئەو شتەیە بۆچی مرۆڤەکان ناتوانن باوەی کە بە خۆشەویستی یەکتریان هەڵبژاردۆ زۆر کات وەلی دەژیانی هاوبەشیدا ناتوان پێکەوە زۆر جام بەرابەر بێتری بجوڵێنەوە ڕەفتارێ بکەن. گومانتان نەبێ کە هەممان دەزانین یعنی ئەلانەکانێ شتێک نییە کە شاراوە بێ هەتا ئەوەی کە زۆریشی سەوادێکی بەرزنیە لەوە حاڵەیە کە هەر مرۆڤێک کەسایەتێکی هەیە هەر مرۆڤێک تایبەتمەندی هەیەکی هەیە هەر مرۆڤێک بە قەولی کوتنی دەڵە زمانی تایبەت بەخۆی هەیە بۆی کە پەیوەندی دەگەڵ بگرین. دوو مرۆڤ هەرو جورێکە لە نەزەر لەشەوە بەگێک ناچێ لە نەزەر ڕۆحیات لە نەزەر جوڵانەوە لە نەزەر بیر و مێشکی بە کۆوی دیکە ناچێم. ئەدی بۆچی مەدە پەیوەندیدا دێنین بە قیاسی ئەو دەگەڵ مێردەکەمان یا دەگەڵ ژنەکەمان دەجوڵێنەوە بۆچی ئەو هەستە ناکەین کە کەسایەتی ژنی من یا کەسایەتی پیاوەکەی من شاید دەگەڵ کەسایەتی ئەو کەسێک کە من وێنەم لێبەرگرتووە یا مەشورەتم لێبەرگرتووە دەگەڵ ئەو کەسایەتی ژنی من نەیخێنێتەوە ئەو پیاوەی من نەیخێنێتەوە و من ئەو شتێککە ئەو بەدەستی هێنا ئەمن نەتوانم دە ژیانەکەمدا بەدەستی بێنم. ئەمە ئەو شتانە زۆر زار بە قسە دەیزانین وەلی دە ئەمەلماندا ئەو شتە نەگونجاوە. ئەوەتان لەبیر بێ کاتێکن بۆ دەگەڵ خاتوونێک یا دەگەڵ پیاوێکی ژیان دەکەن بەرە لەوەی کە لە ئامۆژن و خاڵۆژن و مام و کوڕەخاڵ و برای گەورە و خوشکی گەورە و هەتا دایک و بابمان دانیشین و پرسیاران لێ بکەین کە من چۆن بجوڵێمەوە کە ژیانێکی هاوبەشی باشم هەبێ چۆش ڕەفتارێ بکەم کە بتوانم کە هومێدم هەبێ کە بناماڵەیەکی قایم و بەردەوام هەبێ بە درێژای عمرێک دەبێت ئەتۆ سەبرێک بکەی و بیر لەوە بکەی و بزانی ئەو کەسایەتی کەلئانە لە بن سەقفێک لەژێر سەقفێک ژیان لەگەڵ من دەکات چ کەسایەتێکە زمانی چییە. ئەلانەما هەموو بەگشتی کوردین بە هەر جوورێکی وێ بڕێکیش بشەهایەکدا پێکەوە جیاوازیمان هەبێ بەڵام ئاخری دەتوانین یەکتری حاڵیکەین وەلی دەگەڵ زمانێک کە من نەیزانم ئەوی زمانی من نەزانێ ئەگەر ساڵێکیش دەجگایەک دانیشین ناتوانین لەمە بەست یەکتری حاڵی بین. ئەوە دقیقەن گرفتێکە کە لە ئاردوشی بنەماڵەکان بۆ ژن و مێردا حتا جاری وایە 10 ساڵە 20 ساڵیشە پێکەوە ژیان دەکەن هێستا لێکتری حاڵی نین هێستا ئاغا پیاوەکە یا خاتوونەکە هێستا حاڵی نەبوو کە بە چ لەفزێک بە چ شێوازێک دەگەڵ بەرابەرەکەی ڕف بجوڵێتەوە کە ئەو ئامانجەی کە دەیهێوێ بەدەستی بێنێ. دەبێت ئەوە بزانن کە ئایا پیاوەکەی من ئەگەر برسێتی ئەگەر خەوی دێ ئەگەر ئاسابی وردا ئەگەر قەرزدارە چ شێوازێک ڕەفتار دەکا. هەندێک پیاوەکان سەبریان زیاترە وریان بەرزترە قایمتر دەجوڵێنەوە کاتێک کە موشکیلێکیان دەبێ باشتر دەجوڵێنەوە بەڵام هەندێک پیاوەکان بڕێک زەعیفترن ئەگەر
مشکلێکیان بۆ دێتە گۆڕێ زۆر زیاتر دەشەمزێن. پس خێزانی ئەو ئاغایە ناتوانێ بە خێزانی ئەو ئاغای دیکە ڕاست بێرێک کە تۆ دەکاتێکی وادا چۆنی لەگەڵ ئاغا پیاوەکەت بجوڵەیەوە، یا ئەوەی کە ئاغایەک تمشا دەکا خاتوونی خۆی ژنێکی سەبورترە نەرمونیانترە شێوازێکی کە لەگەڵی دەجوڵێتەوە ئامانجەکەی لێ وەردەگرێ دێنی هەرو شێوازە فێری دۆست و برادەرەکەی دەکا و لەو بەرەوە چونکە کەسایەتی ژنیوی لەگەڵ کەسایەتی ژنی خۆی جیاوازی هەیە ئەو شتێک کە بۆوی جواب دەداتەوە بۆوی جواب ناداتەوە شتێکە پەیوەندیەکانی خراپ کردو ئەمە دێنین چاو لێ دەکەین پرسیار دەکەین ژیانێک کە موافق بێ ژن و مێردایەتێکمان دیت کە خۆشە یا زۆر زارەکانێت مشا دەکەی پیاوێک ژنەکەی زۆر لە سەردڵێتی یا ژنێک زۆر لە سەردڵی پیاوەکەیەتی ئەو هەستەدا ئەوانی دیکەدا ساز دەبێت کە بێنین لەوی فێربین بزانین ئەو چۆن دەجوڵێتەوە مەش بەو شێوازە بجوڵێنەوە ئەوە هەڵەیە ئەگەر دەبینی ژیانێکی هاوبەشی خۆشە ژن و مێردێک لێک حاڵن لێک تەباڕەبان لە کەسایەتێکی حاڵی بوون زمانی یەکیان دیتۆتەوە دەزانن چۆن دەتوانن پێکەوە ڕەفتارێ بکەن پێکەوە بجوڵێنەوە ئەو شتە ئەوانی موفق کردو ئەگەر تۆ دەتێ موفقبی نابێت دقیقن وێنە لەوی هەڵگری چاولێکی بزانین چ دەکا ئەتۆ دقیقن ئەو بەرابەری خێزانەکە بکەی نا ئەتۆ دەبێت کاتدانی هەم خاتونە هەم پیاوەکە کە بزانم کەسایەتی تەرەفی بەرابەری من چۆنە زعفەکانی چۆنە نقطە قەوەکانی چۆنە ولی ئەمەی مرۆڤ زۆر کات لە ژیانی هاوبەشیدا حتا ئەگەر کەسایەتی پیاوەکەمان ژنەکەمان حاڵی دەبین دەمانهەیە چاکیکەین مەسەلەن تمشا دەکەی خاتون هاتۆ پیاوەکەی بڕێک لە نەزەر ڕوحیات و دەرونیاتەوە عەسەبیە تووڕە دەبێت زۆر زوو قەڵز دەبێ خۆ بە خاتونە دەڵێ خانم جان خاتونی عەزیزم تۆ کە ئاهانە دوو منداڵت لەو پیاوەی بۆ بە درێژای 15 ساڵە ژیانی دەگەڵ دەکەی کاتێک دەزانی کە ئەو مێردەی تۆ زوو تووڕە دەبێ ئەتۆ بۆ هەست بەوە ناکەی کە دەبێت شێوازی ڕەفتاریکەت زورێک بێت کە پێش ئەو تووڕە بوونە بگرێ سوور دەزانی زوو قەڵز دەبێ بۆ ئەوەندە دەبۆڵێنی بۆ ئەوەندە لەسەر وشەهایەک و وتەهایەک کە دەزانی قەڵسی دەکا دەڕۆی بەڵخان پەرزەن دەبێ خۆی بگۆڕێ ئەمنەوەم قبول نییە زۆر کات ئەمە دقیقن دەزانین کە بەرابەرەکەمان تایبەتمەندی هەیە و کەسایەتێکی خراپی هەیە و بەجگای وەیکە سعی بکەین دەگەڵی سازگار بین لە زمانەکەی حاڵی بین وەکو شتێک زیاتر دەستی تێوە نەدەین کە خراتریکەی دقیقن دەمانهەیە چاکیکەین و چاکردنەکەشی چۆنە بەداخەوە گربیسپامان چاکردنەوەکەشمان بە شێوازێک باکە ئاموزشی بدەین یارمەتی بدەین حەولدەری بین زیاتر بە سکاڵاکردن و بۆڵەکردن و هڕژم برنەسەری و زۆر کاتیشکە تهدید بەوەی کە لێ جودا دەبمەوە چاک دەبی چاکە چاک نابی خدا حافیز دەڕمەوە ماڵە بابم یا ئاغاکات وڵا من حوسەلەم نییە چاک دەبی چاکە چاک نابی بەجێت دێڵم داد دەگەڵ بێ سەر چاوم ئەوەی بزانن دەستێک بە تەنە تەقەی نایە یعنی ئەلانەکانێ خاتونێک دانیشێ ئەو ڤیدیۆ سیرکە یا پیاوێک دانیشێ ڤیدیۆ سیرکە بێگومانە حەندڵە جابا منیژە و کارێ بکەم تەرەفی بەرابەرم و کاری ناکە ئارمانیمە ئامانجیمە ئەوەی کە هەردوو لا بیکەن وەلی باوەی کە دەڵەن دەستێک بە تەنە تەقەی نایە وەلی زۆر کات دەڕەوابەتی بینی ژن و پیاودا دەستە بە تەنە تەقەی هاتۆ ئیمکانی نییە یعنی نابێشتیوە کە پیاوە ببینێ کە ژنەکەەوە حەول دەدا لە سەردڵێتی وەستە بە کەسایەتیکەی دەجوڵێتەوە ئەویش ئەو هەستە نەکا کە دەبێ باشتر ڕەفتار بکە خاتونە ببینێ پیاوەکە لە سەردڵێتی کەیفیوی دەجوڵێتەوە کەسایەتیکەی ناسیوە و کارێک ناکاکە ژنەکەی لە خۆی دڵشکا و ڕەنجاوکە ئەو ژنەش تاغیرێ دەکا لە قەدیمەوە کوتویانە دڵی ئینسان لە گۆشتە محیبەت وەردەگرێ عاتفە وەردەگرێ ئیمکانی نییە یعنی ئەمە هەست بکەین کە نەفەری بەرابەرمان تەواوی حەولی خۆی دەدا خۆی ماندوو دەکا کە دەگەڵمە مودارا بکە دەگەڵمە لەسەر سازش بێ لەگەڵمە لەسەر ئارامیش و خۆشی بێ و ئەمە مەگەمیدی بە قەولی کوردەواری خۆمان خوددا غەزەبی لەگیرکەین دەنا ئیمکانی نییە کە مەش دەست بە دەستی نەدەین دڵ بە دڵی نەدەین ئەوتان لەبیر بێ ئاخری دەبێکمان دەست پێ بکەین بە چاکردنەوەکەی ئەگەر ئەو کەسێکەوە ڤیدیۆ چاو لێ دەکاوە ئەڤەڵی خەتە کە لەلئانەوە دروست بڕۆ پێشە ئەگەر ئاخری خەتی یا وەسەتەکانی ڕێگای ئەو فکرە مەکەوە ئەو بیرت نەبێکە تازە پەیوەندیمە ئەرزشی نەماوە تازە هیچ بۆمە جێبەجێ نەباوە تازە هەموو شتێک ڕووخاوە نا هەمیشە چاکردنەوە دەتوانێت ببێ زۆر کەس پرسیارم لێ دەکات دڵە خام پەریزەن
ئایا پیاوەکەی من دەتوانێت تاغیرە بکە، ئایا ژیانی من دەتوانێت خۆش بێ. کوڕەخان پەریزان زۆرمان دڵێک شکاوە، زۆر شتی ناخۆش بینمان هاتەوە ڕۆیشتۆ. بە عمانی دەروون ناسێک دەڵم بۆ چاکردنەوە هەمیشە کات هەیە، بۆ باشبوون هەمیشە وەقت هەیە، قەت درەنگ نەبووە. فقط کافیە کەنگۆکتان هەوێ، حتا ئەگەر یەک لای تەرەفەکەش یا ژنەکە یا پیاوەکە بی هەبێ ئەو پەیوەندیە چاکاتەوە و دەست پێ بکە، گومانی هەبێکە پیاوەکە یا خاتوونەکە بەرابەری دەست پێ دەکا، هەستی دەکا، چونکە واقعیەت ئەوەیە هیچ کەس لە خۆشی هەڵنایە، هیچ کەس دژ بە ئاسایشی خۆی نییە و حتمما ئەگەر ببینێ تەرەفی بەرابەریە و حەول دەدا کە ئەو ژیانە چاکە، واقعەنیش دەست بە دەستی دەدا و ئەو کاتە خۆشە کەیدی دوو نەفەری کارەکە حەل دەکەن و پێکەوە ژیانێکی خۆش دەکەن. دۆستان و خوشکان و برایانی عەزیز، ئەو خاڵە دەروون ناسیانە فێڵهایەکی زۆر خۆشن، زۆر چکۆلن، جاری وایە زۆر شتێکی سەخت و گرانیش نییە، وەلی تمشا دەکەی چۆن دەستگایەکی زۆر گەورە جاری وا بە پێچێک یا تابلۆیەکی زۆر گەورە جاری وا بە بزمارێک ڕادەگیرێ، زۆر جار بە وتەیەکی زۆر چکۆلە، بە جوڵانەوەیەکی زۆر چکۆلە، بە بیرێک بە گۆڕانی یەک بیرێکی زۆر چکۆلە تمشا دەکەی ژیانی هاوبەشیکەت لەو ڕوو بۆ ڕوو دەبێ. و گومانتان هەبێکە کاتێک کە منداڵەکانمان کە جەرگمانن خۆشەویستمانن دەبنە ماڵەیەکی ئاوە ئارامدا پەروەردەبن، لە ئایندەشدا بەوانیش دەحەسەینەوە. ئارەزووی گەرمی کوڕی خۆشحاڵی خۆشبەختی بۆ گشت بنە ماڵەکان دەکەم تا ڤیدۆیەکی دیکە بە خودای بانی سەر و دەستێرم. حتمما ڤیدۆکانمان لایککەن، نامەمان بۆ بنێرن و بە سابسکرایبکردنی پەیجەکەمان لاپەڕەکەمان حمایەتمان لێ بکەن. خۆشمان دەوێن، خوداتان دەکەن.